سەرژمێری لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەزموونی دەستی پێکردو بڕیارە پرۆسەکە 14 ڕۆژ بخایەنێت. هەڵمەتەکە لە 18 پارێزگای عێراق بەڕێوە دەچێت و لە هەر پارێزگایەکیش گەڕەکێک وەک نمونە دیاری کراوە. لە ساڵی 1970ەوە سەرژمێری لە عێراق ئەنجام نەدراوە و بڕیارە 20 مانگی 11 بەڕێوە بچێت، بەڵام وەک ئامادەکاری و چێککردنەوەی ڕێکار و ئالیەتەکانی ئەو پرۆسەیە بە شێوەیەکی ئەزموونی لە ئێستادا لە چەند ناوچەیەک ئەنجام دەدرێت. و ئەو پرۆسەیە کە لە عێراقی شابەڕێوە چێ وەزارەتی پلاندانان سەرپەرشتیەکە و هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پلاندانانی هەرێمی کوردستان سەرۆکایەتیە و دەستەیەکە لەسەر ئاسی پارێزگاکان ئەم پرۆسەیە بەڕێوە چێ و لە ئێستاوە دەست دەکرێت بۆ ئەم پرۆسەیە بۆ ماوەی 14 ڕۆژ بۆی بتوانرێت بە شێوازێکی زۆر ڕێکوپێک، بە شێوازێکی تەکنۆلۆژی، بە شێوازێکی تازە و بە شێوازێکە لەگەڵ دەرفەتی ئیستای دانیشتوانە بگونجێت ئەم پرۆسەیە دەست پێەکە. ئێمە زۆر سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین، سوپاسی کوی دام و دەستگاکانی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیەکەین کە پێکەوە وەکو تیمێک کارەکەین و هەموو دام و دەستگاکانی ئێمە لەم پرۆسەیە بەشدارە بێ. ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ هەمومان، چونکە ئەم سەرژمێریە بۆ ساڵەکانی ئایندە تەنیا ئەبدەیت دەکرێتەوە. بڕیارە سەرژمێریەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڕێوە بچێت و دواتر ئەنجامەکان لە چەند کاتژمێری دوای کۆتایی هاتنی پرۆسەکەدا ڕابگەێنرێت. بۆ لە بەرچاوگرتنی دۆخی هەستیاری ناوچە جێناکۆکەکانیش لە سەرژمێری ئەم جارەدا پرسیاری نەتەوە لابراوە و تەنیا پرسیاری ئاین دەکرێت. ئێمە بە تیمێکی 50 کەسیەوە لە بەیانی زووەوە لە 7 بەیانیەوە هاتووینەتە گەڕەشی پێشەوای شاری بەکرەجۆی سلێمانی، گەڕەشی 302 هەستاوین بە تەرخیمکردنی بیناکانمان، خانوەکانمان. بلۆکمان جا کردوەوە، بلۆکی ئەحسایی هەیە کە هەر کەسە و ئیشی خۆی و شوێنی خۆی بۆ دیاری کراوە. تەبعەن ئەمە لە دوایەوە هاتووە کە پێشتر بۆ ماوەی 8 ڕۆژ دەورەمان بینیوە و ئێستا ڕاهێنراوین بە تەواوەتی کە بتوانین حەسر و تەرخیم کاری گەمارۆسازی بیناکانمان بکەین. ئەمڕۆ لە یەکەم ڕۆژە هەر کەسە و بلۆکی خۆی دیاری کردووە کە پێک هاتووە لە حەزەرە لە ناوشارەکانە لە 80 بۆ 100 ماڵ ئەبێت و لە لادەکانیشمانە حدودی 25 ماڵ بە بلۆچێک دیاری کراوە. ئەمڕۆ لە بەکرەجۆ جگە لەوەی کە 16 بلۆک لە ناو حەزەرە لە ناو شارنشی ناوەر ئەگیرێ، 14 بلۆکیش لە ناو لادەکانی نزیک لە بەکرەجۆ ناحی بەکرەجۆ وەرەگیرێ. سەرژمێری گشتی دانیشتوان بۆ گەشەپێدان لە مانگی 11 ئەنجام دەدرێت و بڕیارە لە یەکەم ڕۆژی ڕاپرسیەکەدا قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنرێت و ژمارەیەکی زۆری مامۆستاش وەک ئەندامی تیمەکان بە شێوەیەکی کاتی وەربگیرێن. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.